بەس ڤیدیۆیان لێ تەسویر کردیە لە پشتەوەی لە پێشەوەی چۆنە ئەوان پێشتر خۆ نەدەچوونەکەن هەر یەکێکی دەبا لەیان تەسویر کرابە جسمی چۆنە جوانە و باڵای ئەمانە مواصفە لەبەرکردبا نیهار عەزی لە جلکی سۆرە خەڵوی هەمووی حەزی لە جلکی سۆر بوو ئەوجا کە لێیان تەسویر دەکرد دەبا ئەنواع نەوعە جلکی لەبەرکردبا بەڕووتیش لێیان تەسویر دەکرد و پیشانیان دەدا ئەوجا قەراری دانیان دەدا خوافشە نەبوو هەر کەسێک بێتەکەنیان ڕۆژ وە بوو پانجایان پیشان دەدا یەک قبول نەدەبوو بازارە بازار چاوە علوة وكل علوة خانة البارزان والله كاك بله بابا تشاهد باشا نهاد جي راستا حزت كرد دوجن دايما دوجن بوها هاد برنائك يا دوبون يا سيبون والله يعني بأيك رازي لك نهاد يعني آخره فير ببو اقلو تانيشتين سيب عمالة تكون باشا